شێرە ئەڵمانی هەزازە بەڵێ جۆریان زۆر ئەڵمانی هەزار جۆری زۆرەیە ئەمە جۆری شامیە شامە شامی تەبعاً بەڵام ئەو شامۆی هەیە شامۆی هەیە زۆر هینیە زۆر ئەمە جۆر سۆرکردن ئەمانە تومی جوانی بەڵێ تومی شعری چۆنە وڵات سیاریان لە سێ گەڵاوە دەست پێکە حتاوە بچل گەڵا لە هەڵەبجێ خودی خۆمان تایەتی ئەمەی دەستی تۆ سیاری چۆن وڵی سە من ئەمەی خودی خۆم 6 گەڵا تا حەو گەڵا بەڵێ حەز و خولیات چۆنە بۆ بەخێوکردنی ئەمان خولیات ینی حسابی مناڵێکی خۆمی بووەکەم تەشبیهات نەبێ تر شوێنی تایبەت علەف و دان بۆ نمونە خزمەتی تەڵقیحکردنی کوتانی دەرزی و تر دکتۆر و هەموو شتێکی باوکم مەبزانم شەوانی ژەڵە سیوە دەمیانم ئارە وڵا شەوان سەعات 8 تر بە تایبەت گڵۆپیان بۆکەمە تا 12 گڵۆپیان لێک بژێنمەوە تر بۆ بەیانی پێشە ژیانم نییە وڵای تر مەجبوریم چی دەکەین ئەمە حەزە ئەمە لە خوارەوتیان نەخۆشی ئەمە وڵا ئەمە شتێکە حەزێتر نەخۆشی بێتەوە خۆیان نەزان بەس من بۆ حەزە کەشمە نانەوەتر فەریحیەت بە مێشکی ئینسانە خۆشیە دمش خوانەخوازە مە شتێکی لێ بێ بۆیەوە ناڕەحەتیە بارێ وڵا خۆ هەمان بۆ منداڵ وازی لێنە نەگەر خوانەخوازە خەمەتەر هەرچی بێت لە فەزلی خواوەیە هەمی ماڵی خۆیەت ئەمە ئیسە خۆت چەند دانەت هەیە ئەلە مریشکە زۆرم هەیە بەڵام ئسام مریشکە ناوە لەگەڵ ئەم کەڵەشێرەیە ئەمانەت بە نامۆزانی و جوانزانی ئەمانەیە ترتم بە ئەمانە بێنم جوان ئەوان مناڵن ئەمانە تەمەنیان چەنە باسی مناڵەکە وەڵام ئەمە تقریبی وا بۆ ساڵونی وەچێت ئەوشانە تقریبی ساڵونی ئەو تەمەنیان ئەڕوا تا چەند ئەوەنەی زۆر دەڕوایێت تقریبی تا 8 ساڵ 9 ساڵ ئەڕوا زیاتریش ئەمە خۆ ئەبێ ئاگاش و لێ بێ خواردنی پیس نەخۆنا وڵا تایبەتە خواردنیان ینی کیلێ بە 3000 4000 ئەلەفیان بە تایبەت خزمەتێکی مرۆڤێکی ئارە وەڵا ئیساوە ئەلەفەکەی لێدام ناوەخات تایبەت بە تایبەت بگویانین مەجبورین ترە بێت تایبەت بە خێوانکەی مەسروفی مایەک یەکەوێتە چەند وڵی تهدید ناکرێت نازانم بەڵام مەسروفیان تر تۆ کیلۆی علەف بە 3000 بێت لە مانگەکە یەک فەردە تۆ فەردەکە حسێبێکە ینی زۆرە ڕوا بەخە تر دکتۆری هەیە بێ هەفتانە بیبێ بۆ دکتۆر پێویستە سەردانی دکتۆری بێ ئەمە ئیشە بۆ خۆتان دۆزی گەسۆ مەجبورین